صنفی دووەم براکانم و جۆری دووەم کە کارێکی چاکە ئەگەر تاجرەکان کار ئاسانیان بۆ بکەن و یارمەتیان بدەن کوڕ و کچەکانمانە ئەوانەی ماونەتەوە بەسایی فەقیر و هەژاری واتە کار ئاسانی بۆ زەواج و نیکاحیان بکەی. معلومی جەنابتانە براکانم هەر کەس ئاگای ڕنگ بێ ئەگەر لە خۆی مناڵی نەبێ ڕنگ بێ دراوسەکانی هەیبێ یاخود ڕنگ بێ کەس و کار و خزمەکانی هەیبێ چەندین کوڕ و کچ بە قەیرەیی ماونەتەوە کاتێک کە لێیان ئەپرسی بۆ ماونەتەوە بڵێ مامۆستا بەچی ژن بێنم بەچی ژیانی خۆم بەرمەڕێوە. بۆیە براکانم بڕاستی کارێکی چاکە و کارێکی مبارەکە ئەگە تاجرەکان دەوڵەمەندەکان خاوەن ڕەسیدەکان بتوانن کار ئاسانی بۆ زەواج و نیکاحی کوڕ و کچەکان بکەن. لەسەر دەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر خودی خۆی و هەروەها هاوڕێکانی صلی الله عليه وسلم و ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموو هاوڕێکانی بێ زۆر ئاسانکاریان بۆ یەکتری کرد براکە. ئەین بۆ نمونە کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فاتیمە پێشکەش ئەکا بە عەلی گەنجێکی فەقیر بوو وەک ئیمڕۆ ڕەسیدی نەبوو پارەپولی نەبوو. ڕێوایەتەکان ئەیجێڕنەوە ئەڵێن ئەبوو بەکر و عومەر و عوسمان و هاوڕێکانی تر ناوماڵەکەیان دابین کرد بۆ ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئەی سەیبرایەتی ئەوان چەند خۆش بوو چەندێ ژیانی یەکتریان بۆ یەکتری ئاسان ئەکرد چەندێن ئازار و ناڕەحەتیەکانیان لە ڕێ یەکتری لە ئەبرد بەڕەحم بوون بەرامبەر بە یەکتری. فکارێکی چاکە ئێمەش ئیمڕۆ پرۆسەی زەواج و نیکاح ئاسان کەین. لە زۆربەی وڵاتەکان موئەسسەسەی هەیە براکانم موئەسسە و دەستگای خێری و چاکە و حەسەنات هەیە دەربارەی بەو گەنجانەی ئەعلانیان کردو هەر گەنجێک عازب بێ و ڕاستگۆ بێ پارەی و ڕەسید و پولی نەبێ ئاسانکاری بۆ ئەکەن براکە. فبا ئێمەش چاو لەو وڵاتانە بکەین براکانم ئەوە کار ئاسانی بۆ گەنجەکانمان بکەین. کار ئاسانی بۆ گەنجەکان جارێ لە خودی گەنجەکە و خۆی دەست پێکا براکە. با لە فەقیری و هەژاری نەترسێ زۆر گەنج ژن ناینێ لە فەقیری ئەترسێ با نەترسێ براکە. ڕزقی تۆ نەبراوەتەوە ڕزقی تۆ علمت بە ڕزقی خۆت نییە بڵێ وەڵاهی من خوا بۆ مینوسیوە ئیلا فەقیر بووم. هەر گەنجێک مرد بێ بەیانیان سەر لە زوو چاوی لە خەو نەبوو بکەوێتە دوای ڕزقەکەی خوا ڕزقێدا بەڵام بەداخەوە ئیمڕۆ گەنجەکانمانەوە بیر ناکەنەوە براکان. گەنجەکانمان تەمەڵن ڕووخاون تەوەکولیان پشتبەستنیان بەخوا زەعیفە نەماوە لە ئەو وایە تەواو هەتا مردن هەر بە فەقیری وەژارێژێ ئەوە غەڵەتە براکەم. تۆ لە غەیب نازانی تۆ مەلەفەکەت لە لەوح المەحفوظ نازانی چی تێ نووسراوە هەتا مردن هەردوو بە فەقیری وەژارێژی. بۆیە خەلەل لە گەنجەکان خۆشمان هەیە و خەلەل لە کچەکانش هەیە براکان. ئافرەت هەیە زۆر متەکەبیرە ئاسانکاری بۆ داخوازەکەی ناکە و داواکاریەکەی ناکە بەوەی چاوی لەوە نەبێ مارەیەکەی زۆر بەرز بێ. ئافرەتەکانی سەحابە خۆ معلومی جەنابتانە چەندین حەدیث و ڕیوایەت هەیە باس لەوە کە مارەی ئافرەت لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە بوو کە فێرە قورئان بکرێت. دەوای هەموو قورئانشیان ناکرد دەوای چەند سوورەتێک فلان سوورەت و فلان سوورەتم فێر کاتەوە ئەوە مارەیەکەمە هیچ مافێکی ترم بەسەر ئەم پیاوە نییە هیچ حەقێکی ترم لەم پیاوە ناوێ. بەڵام ئیمڕۆ ئێمە ملەتێکی متەکەبرین ئێمە قسەی خەڵکەمان باتە ڕێوە نەک حەدیث و ئایەت. چێمان نەواکەین براکەن چێ ئەوە قبوڵەکە کە مەرەی کچەکەی ئەوە بێکە ئەو پیاوەی هاتووتە داخوازی فێرە چەند سوورەتێکی بکە نەک هەموو قورئانش فێرە چەند سوورەتێکی بکە. ئۆ خەڵگاڵتەمان پێکا کاکە خۆ کچەکەی من بێوە ژن نییە خۆنانم بەسەر ساجەوە نەسوتاوە. ئەوە حاڵمان بوو بۆیە نسبەی قەیرەیی لەناو کوڕ و کچەکانمان گەلێ زۆرە. بڕواتان بێ پیاوێک ئەگە کچەکەی زۆر جوان نەبێ سەرف نابێ ملەتەکەەوە نەخەراب ئەمینێتەوە. کوڕەکەی زۆر دەسڕۆ و بە قەد و قڵافەت و بە شان و شەوکە دەبێ ناتوانێت ژن بێنێ. یەخێر بۆ براکەم ئێمە خۆمان زوڵم لە خۆمانەکەین داوای ڕەحمەتش لە خوا ئەکەین. شەوی ڕابردوو چەندێک تەڵقەی تەنویر لە هەموو شاری و لە هەموو وڵاتانی موسڵمانان چەندێک تەڵقەت تەنویر تەقێندرا براکان. نسەی دەور و بەر و جیرانەکان خۆمان مەکرد نەک ئەسواقەکان ئەم هەموو تەقە و تەڵقەت تەنویرە هەمووش دەمێکی تۆ داوای ڕەحمەتەکا لە خوا. هەر پارەی ئەو تەڵقەت تەنویرانەی کە دوێنێ شەو تەقێندرا براکانم چەندین فەقیری فی عەمەلیات ئەکرێ و چەندین خانی و هەیکەلی بۆ فەقیر پێ تەواو ئەکرێ و چەندین گەنجی پێدابین ئەکرێ. بەڵام بەداخەوە خۆمان ڕەحممان نییە بەرامبەر بە یەکتری. بۆیە خۆشەویستان ئاسانکاری بۆ زەواج و نیکاح لەوە دەست پێکە لە کوڕ و کچەکان لەلایەنی خۆیانەوە. کوڕەکان چاویان لە کەسابەت بێ با فەقیر و هەژار بی کاتێک ئەو ئافرەتە خوازی ڕزقی ئەویش دێتە پاڵ ڕزقی تۆ خوا ڕەحمتان پێکە. بە ئافرەتەکانش چاویان لەوە نەبێ بڵێ ئیلا وەڵا
دەبێ بای 8 ملیۆن بەس ئاڵتونم بۆ بکردرێت چونکە سعری ئاڵتون والله عەلەم گەیشتوتە 400,000 فەقیر ئەگە 10 مسقال بکات 4 ملیۆنەکە ئەگە 20 مسقال بکات 8 ملیۆنەکە فەقیر نیەتی ئەمجا دایک و باوکەکان براکان با دایک و باوکەکان ئاسانکاری بۆ کوڕکچەکانیان بکەن خاستەن ماڵی بووکێ لە زۆر وڵات عیب نییە براکەم ماڵ بووکەکە ئەویان داوەتە سەر خۆیانە ماڵ کچەکەکە ئەوان ماڵ بۆ کوڕەکە و کچەکە دابین بکەن پیاوی وا هەیە دەوڵەمەنە براکەم ئەوە نییە کچەکەی کاتێک کە شووەکە 3-4 ملیۆن کاتە ژیرفانیەوە یەو کوڕە فەقیرە یان هەر نایداتە فەقیر وەڵا فڵانە ماڵ لەگەڵ مستەوای ئێمە نین داوای ڕەحمەتش لە خواکەین ئەم جۆرە بیرکردنەوەیەمان هەیە هەتا ئیستا بەڵێ بەڕێزەکانم کچەکەت ئەدەیتە شوو ڕەحمەتی خوات لێبێ کاتێک کە ئەڕوا میقدارێ پارەی باشی دەرێ ملیۆنی دوانی بدەرێ و پارێت بۆ چییە با کچەکەت بەخۆشی بژێ ئەم دابوو نەریتانە نییە لە ناو ئێمە ئەمە بە عیب بێزانین واللهی بەس لەبەر تەکەبورمانە یان لەبەر ناحەڵی بوونمانە یان لەبەر ئەوەی کە جاهیلین یان لەبەر ئەوەی بێڕەحمین سۆزمان نییە بۆ کوڕەکە بۆ ناو دەفتەرێ دوانی بۆ سەرفەکەی بەس بۆ کچەکە پێت حەیفە کاتێک کە ئەڕوا 500,000 کەیتە ناو جزدانەکەی یان ناو جیرفانەکەیەوە کە عەدالەت کە ڕەحم کە سۆز بەرامبەر ئەولاد ئێوەش دەرک لەو کچە بەڵێ خۆمان ئاستەمان کردوتە پێش کوڕ و کچەکانمان چونکە بەڕێزەکانم ئەگەر بەرەو گرانی بڕۆین ئەی حەلت چییە بۆ کوڕ و کچەکانت نسبەی فەقیر زۆرترە نسبەی ڕێژەی فەقیر زۆرترە ئەی حەلمان چییە بەرامبەر بە کوڕ و کچەکانمان ئیلا دەبێ ئەم ڕێگە جوانانە بگرینە بەر ئیلا دەبێ ئەم ئاسانکاریانە بکەین تاکوم ژیانێکی خۆشیان بۆ دابینکەین خاڵێکی تر پیاوێکی چاک شکەبەی قەیچێکە بڕۆ ڕایست پێرە بڵێ ئەگەر کوڕەکەت ئەوێ کچەکەم دەمێ دوای ئەوەی کە زانین کوڕێکی چاکە تۆ نە چاکترە بی نە پیاوترە بی لە ئیمامی عومەر پیاوی ڕەقەم 3 لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەبوو بەکر لە هەمومان ئیماندارتر بوو هەتا ڕۆژی قیامەت یا عومەر چوو یەقەی عوسمانی گرت یا عوسمان ئەگەر ئەتەوێ حەفسەی کچمتە دەمێ وتی بام بیری لێ بکەمەوە دوای چەند ڕۆژێتر هاتووتی واللهی کاتی ژن هێنانم نییە یا عومەر دوای لێبوردنی لێکەم چوو یەقەی ئەبوو بەکری گرت یا ئەبوو بەکر حەزەکەم بتکەم بە زاوای خۆم ئەو بوو جوابی نەدایەوە چونکە بیستوو بووی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەتەمایە بچێتە داخوازی دواتر وتی ئەی بۆ جواب من نەدایەوە والله ئەمزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەتەمایە بێتە داخوازی حەفسەی کچت بۆیە حەزم نەکرد قسە لەو مەسەلەیە بکەم پیاوچاکان ئەوها بوون براکانم ئەوها کچەکانیان خۆشەویست ئەوها ئەولادەکانیان خۆشەویست بۆیە براکانم با زیاتر درێژە نەدەینە وتارەکە بە ڕەحممان هەبێ خۆمان بە کوڕەکان و بە کچەکان با کوڕەکانش خاوەن بیر و باوەڕێکی جوان بە خاوەن عەقیدەیەکی بەڕێز و بەهێز بە مەترسێ لە فەقیری تو نازانێ لە لەوح المەحفوظ چیت بۆ نووسراوە مەترسێ لەوەی بە فەقیری بژەی ئەگەر پیا و مرد بی چاود لە خەو نەبێ بەیانیان سەر لە زۆر بچیتە بان ئەو جادایە خوا ڕزقت بۆ ئەنێرێ براکە